سورة ثانية جنباشي باستان ايوه چونه باش بیم باش بیم يا ربي باش بن اسلام باش بیم باش بیم ان شاء الله آذر من بدن ان شاء الله دنیا من هی رولا ان شاء الله لەسەر هادی کوڕەکەم کە پێشمەکەم دانەیەک نووسین کردووە ناوم دەچووی بۆ حەز ناوەکەمیان فرۆش لەبەر بەس لەوانەیە تاکە تاکەیم لەبیرەوە چووە ئەوە خۆت خوێنەوانیت هەیە؟ نەوە خوێنەواری نییە بەس ئەگەر خەفەت بخۆم شێعر بووت شێعرێک چۆکڕەمە ئەوە خوێنەواری لەکوێ لە دایک بوومە لە ناو جەباری لە بانگۆڵ و شێ مەحمەد لەوێنە لە دایک بوومە باوکم لێن سانیە سەعید ئەمین برایم باوکم واهێن کارەسات بریسکەی ئاسمان مردووە بە هەورە بریسکە ئەمدا کە باوکم مردووە ئێمە گشتمان من لەبان بێشک بیمە خوشکەکان ترمیش گشتی هوردە و هەراش بووە ساڵی چەند تۆ لەدایک بوویتە بیرتە؟ ساڵی وتیان دەور چل دەور چل پورە سانێ تو لەکەیەکەوە شعرەڵی یعنی ماوەیەکی زۆرە من ئەزان چی لەکەیەکەوە ئەو وەختە کوڕەکەم ئەنفال کردە لە ساڵی هەشتا ئەوە ناخەفە دەچووە دڵمەوە کوڕەکەمە نازاری گەورە کرد وە بێ نازی ڕۆیی گیرفانی چۆربی دوسێ کەلیمەم پیان ئەوت دیقەتمدا جامانەکەیان شڕە جلەکەیان شڕە پێراوەکەیان شڕ وتم ئەمە ئەوە حکومەت ئێمە وتیان ئەڕۆڵا کوڕە ئەوش کوردیەتەکە وتم کوڕەوە گشتی خەڵک بلەو بەرزان و تاڵەبان و ئەمانە کەی ئەوە حکومەت بۆ خەڵەتە دوێنەکە فرسان بین وتیان وڵاوتر هاتە مشاوە سەیریانمکە وتم دەرپێ چادر پینەی شار پینەی لێ بووە بە خاڵ زامانە کۆنەی دراو پێ پێخاوت بێ پێراو سرمی ئەدا قوخمی ئەدا لە قلیان بۆی ئەکۆکێ بێوچان زامانێ کۆنەی دراو پێ پێخاوت بێ پێڵاو ناوم دەچوو لە خانەکەیان لێم سنەوە دایانە مەنسوولەکان من ڕۆیم وەلای قایمقام جەژن بووی خەراتم وتم سەلام عەلەیک جەناب قایمقام مەڵێ پیرێژن بۆچی هات بۆلام لە زیاتی جەژن بۆ پیرۆزبایی هەموو کاتێکت ببێ بەشایی مستەشارەکان وا شوێن خۆیان گرت فەقیرەکان وا لە داخا مرد مستەشارەکان بەر خۆی بەستەوە بەر فەقیرەکان هان وە دەشتەوە مستەشارەکان هەوە تەلەفۆن خان و وەرەگن بەبێ چەند وچن ڕقەم و کلی بۆی ئەوەن بووە ماڵێدن نەدەستی بە ئرف و کەماڵ فەقیرەکانش با بۆ خۆی بمرە قەبرستان نێجێ بۆ خۆی بگرێ قەبرستانەکەی هێندەوەمەنە چکەمە فەقیر بێ علم و فەنا و عەبەگاڵوێن لەگەر ڕەفەدز خانووی ئەنفالی گشتداوە پارەی خانەکەی داوە سەیارە خوای هیدایەت گشتمان بدە هین ئەولادمان هین جەمی ئیسلام ئەم دەرد و بڵا لابووەی لەسەر ئەم مسڵمانێ لە خوایە ئیتر خەرکیش پانتۆڵ نەکاتە پای کت و ژنی و خەڵک لێ بلەوەڕێ و خۆیانش لە خەڵک بلەوەڕێ